ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵم کە لە خزمەت ئێوەی بەڕێزام ئەمڕۆ ئەمەوێت سپاسێکی برای خۆشەویستم کاکسیروان بکەم و تیمە بەڕێزەکەی لە وێسکە نیوز بۆ ئەم بیرۆکە جوانە و سپاسی زانکۆکانی سلەیمانی و پۆلیتەکنیکی سلەیمانی بکەم کە پشتیوانن و هەماهەنگن و بە تەکید سپاسی ڕێکخراوی سیدیۆشەکەم کە ئەبینم میدیا و ناوەندی ئاکادەمی پێکەوە کارەکەن جێی دڵخۆشیە بۆ من ڕەنگ بێ کەسانێک کە بە وردی لەم پەیوەندیە تێنەگەیشتە بێ وابزانێ میدیا و زانکۆ کوجا مەرحەبا چی کۆیان نەکاتەوە بەڵام ئەگەر بە وردی سەیری بکەی بۆ دەرەکەوێت کە هەماهەنگیەکی زۆر تەندروست و سروشتیە میدیا تەنها شوێنێک نییە بۆ پەخشکردنی خەبەر بەڵکو میدیا ئەبێ خەڵک ئاگادار بکاتەوە خەڵک هوشیار بکاتەوە زانکۆکانیشمان تەنها شوێنێک نین بۆ دەرچواندنی فێرخواز و خوێنکار و تەوزیعکردنی شەهادە بەڵکو شوێنێکن بۆ فێربوون و هوشیارکردن کەواتە دوو موئەسسە کە جەوهەری ئیشەکانیان یەک بێ کە یەکیان گرتوێتەوە زۆر منطقی تێدایە ماوەیەکی زۆرە میدیا بەکار هێنراوە بۆ شەڕ بۆ هجوومکردن لەسەر یەکتری بۆ مەرامی سیاسی بۆ عەزیەتدانی یەکتری بۆ بڵاوکردنەوەی ڕق و کینە بۆ ئاڵۆزترکردنی دۆخێکە خۆی لە خۆیدا ئاڵۆزە کەلتورێک دروست بووە کە هەمومان بەشێک بووینە لەو کەلتورە کە چه هەواڵێک سەرنج ڕاکێشتر بێ بینەری زیاترە بیستەری زیاترە و خوێنەری زیاترە لایکی زیاترە تەحلیلی زیاترە نووسینی تری بەدواوە دێت پێکەوە ئێمە هونەری میدیامان لێ دوور کەوتووەتەوە بینەوە سەر ئەساسەکەی میدیا هەر ناوەکەی خۆی ڕاگەیاندن بۆ ئەوەی ڕای بگەیەنی بێگومان وردبینیش بەشێکە لە کاری میدیا وردبینی سیاسی کۆمەڵایەتی لە پاڵ ئەمە چەندین ساڵە ئەڵێم کە زانکۆکانمان تەنها شوێنێک نین بۆ فێرکردن تەنها شوێنێک نین بۆ تەوزیعکردنی شەهادە تەنها شوێنێک نین بۆ ئەوەی وەکو کارگەیەک مادەیەکی خامی تێ ئەچێت کە ئەو خوێنکارەیە و شتێک فێرە بێ و لەو بەری کارگەکە کەسێک دەرەچێ بە شەهادەیەکەوە و ئیتر تەواو ئیشەکە تەواو بووە زۆر جار وامە تۆ و برادران هاوڕێکانم لە ناوەندە ئاکادیمیەکان زۆر جار گویان لەمە بووە لە منەوە بەڵکو زانکۆکانمان بەشێکن لە کۆمەڵگا بەشێکن لەو شار و شارۆچکەی کە تێیدان ئەبێ بەشێک بن لە فێرکردن نەکی خوێنکارەکان بەڵکو لە گەشەکردنی ئابووری ناوچەکە لە هوشیارکردنی کۆمەڵگا بۆیە بەڵێ فێربوون فێرکردن جەوهەری ئیشی زانکۆکانمانە ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوە جەوهەری ئیشی ڕاگەیاندنە کەواتە هەماهەنگی نێوان ڕاگەیاندن و ناوەندی فێربوون هەماهەنگیەکی زۆر بەجێ و من خۆم بەش بە حاڵی خۆم دەستخۆشییان لێ ئەەکەم کاوها یەکیان گرتوێتەوە لە پێناوی ئەم پرۆژەیە هیوادارم لە ڕێگای وێسکە کلاس خەڵک دەستی بگا بە زانیاری دروست هیوادارم لە ڕێگای وێسکە کلاس خەڵک دەستی بگا بەو زانستەی کە لە پشتی ئەو زانیاریایە هیوادارم کە وێسکە کلاس بە شێوەیەک خەڵکی خۆمان هوشیار کاتەوە کە دووریان بخاتەوە لەو شەڕە پۆپیلیستەی کە ئەمڕۆ تووشان بووە هیوادارم کە وێسکە کلاس یارمەتی دەربێ تاکو سیاسیەکان چاواشە بە خەڵک نەکەن هیوادارم کە وێسکە کلاس یارمەتی دەربێ بۆ ئەوەی نەهێڵێ ئەو کەسانەی کە نیەتیان خراپە کە خەتەرن پێگەی خۆیان بەکاربێنن بۆ چاواشەکردنی خەڵک خەڵک شایانی ئەوەیە
زانیاری دروستی دەستکەوێ. ئێمە وەکو حکوومەت کارێکی باشمان نەکردووە کە نەمانتوانیوە متمانەی خەڵکی خۆمان دەستکەوێ. بۆیە زۆر کەم جار خەڵک باوەڕ بەو قسانە ئەکا کە ئێمە ئێڵین. لە هەمان کاتیشدا بەداخەوە میدیاش بە ئاراستەیەکی هەڵەیان ڕۆیشتووە. خەڵک ئەمڕۆ شارەزاترە ئەزانێ کێ لە پشت کام میدیایە. بۆ پێم وایە گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە باوەڕ بە هەموو شتێک نەکەن کە نووسرابێ بە وێسکە نیوزیشەوە. من وەکو سیاسیەک ئەتوانم بێم باسی ئەو ئیشانە بکەم کە خۆم بەشدارم تیای، ئەتوانم تا بەرەبەیان باسی بایۆمەتریتان بۆ بکەم، باسی پرۆگرامی شەفافیەتتان بۆ بکەم، باسی خزمەتتان بۆ بکەم، ڕیزێک مەشروعتان پێشکەشکەم کە خۆم تیای بەشدار بوومە و شانازیان پێوەکەم. نارەکانم کە ڕەنگ بە یەکدوانێک بن ئەتوانم بێن عەکسەکەی بڵێن، لەبەرەوەی کە سیاسیەن ناکۆکین یەن ڕەتی قسەکان مێنەوە هەڵێنەوە وان نییە، ئەمە ڕاست نییە، ئەسڵ و ئەساسی نییە، هەمووی مزایدەیە ئیلا ئاخری. ئێوە خەڵکە داماوە لە بینە نازانێ باوەڕ بە کامان بکە. ئەوەی کەیفی بە منیە ئەڵێ وەڵا ئافرین کاقوبەر قسەکانە زۆر بەجێیە. ئەوەی ڕقیشی لێمە ئەڵێ قسەیەکی ترەکە. کەواتە چۆن ئەمە ڕاست ئەکرێتەوە؟ چی غایبە لەم مناقەشەیە؟ زانیاری دروست ڕەنگ بێ غایب بێ، شیکاری ڕەنگ بێ غایب بێ، زانست ڕەنگ بێ غایب بێ. بۆیە ئەم ئیشەی کە ئێوە دەستان بۆی بردووە ئەمڕۆ من هیوادارم ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە ئێوەمانان قسە ئەکەین، ئەو کاتە خەڵکی شارەزا لەو مەجارانە ئەتوانن بێن ڕەئی خۆیان بن پشت بە زانست، پشت بە معلوماتی دروست، پشت بە و معلوماتی کە لەم سەردەمەیە هەیە کە پسپۆری ڕاستەقینە پرۆفیسۆر مامۆستا خەڵکانێک کە شارەزا بن لەو بوارەیە معلوماتەکانیان پێشکەش کرد. قورسە کەسێکی نەشارەزا، کەسێک کە تەنها لە ڕوانگەیەکی سیاسیەوە سەیری مەوزوعەکانەکە بێ مناقەشەی کەسێ بکا کە پسپۆرە لەو مەجالە. بۆیە من ئەمە دیسانەوە سوپاسێکی تایبەتی وێسکە نیوز بکەم، سوپاسی زانکۆکانی سلەیمانی و پۆلیتەکنیکی سلەیمانی بکەم بە سیدیۆشەوە کە یەکیان گرتووەتەوە لە پێناوی ئەم دەست پێشخەریە. بەش بە حاڵی خۆم بە تامەزرەوە چاوەڕێی کلاسەکانەکەم، دڵنیام شتێک فێرە بم لەو کلاسانە، دڵنیاشم کە هاوڵاتیان و خەڵکیش دەستیانەگات بە زانیاری دروست و بە شیکاری دروست و بە زانستی دروست. هەر یەک داواکاریم هەیە، ئەویشەوەیە تکاتان لێ ئەەکەم لە ڕووی تەکنۆلۆژیاوە ڕێکی خەن تاکو لە ئەمڕۆ تۆزێ باشتر بێ، تاکو کلاسەکان بگەن بەبێ قەتع و دابڕانەوە. سپاستانەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم، بەخێر بێن دووبارە و سێبارە سەرچاو، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.